کاتژمێری یەکەم بانگ باش کوردستانەوە لەم تەورەماندا گفتوگۆکەین لەسەر هەوڵێک یاخود ئەو کارانی کار دەکرێت بۆ ئەنجامدانی بە دۆکۆمنتکردنی مێژووی چەند خوێندنگە و قوتابخانەیەک لە شاری سلێمانیدا دیارە بەدەر لە قوتابخانەکان پیشەسازیەکانی پێمابێ لە شاری سلێمانیدا لە هەوڵدان کە بەم شێوازە بە دۆکۆمنتکردن مێژوەکەیان دیارە ناوڕۆکەکەی کە من هێشتا نەمخوێندۆتەوە بەڵام بە پێوی کە من چاوێکم پێداخشان زیاتر ناوڕۆکەکەی لەسەر مێژووی ئەم قوتابخانەیە ئەو مامۆستایانی کە لە تەواوی مێژووی دروستبوونی قوتابخانەکەیە بەشدار بوون لە کار و چالاکیەکانیدا دیارە قوتابخانەکەش قوتابخانەی ئەیوبیەیە من هەوڵ دەدەم زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە ئاوێستاوەر بگرین کە خوێندنگاکە چۆن هەوڵدراوە لەنە ئەو خوێندنگەیانەتدا خوێندنگەی ئەیوبیا هەڵبژێردرێت و هەنگاوی دوهاتووچی دەبێت کێبوون و کەسانی کە هاوکار بوون لە ئەنجامدانی یاخود بە بەرهەمهێنانی کتێبێکی لەم جۆرەدا دەزانین کە کارێکی قورسە بەرهەمهێنانی کتێبێک وها ئاسان نییە مێژوەکەی و تەواوی ئەو دەکاری و زانیاریانە لە کتێبێکی وایە بخیتە بەردەستی خوێنەران گفتوگۆکانمان دەست پێ دەکەین لەگەڵ مامۆستا ئاواد ئەبوبەکر سەرپەرشتیاری پەروەردەیی کە بەڕێزیشان ئامادەکاری ئەم کتێبن مامۆستا بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت ماندوونی مامۆستاگیان دەمەوێت بزانم ئێمە تا چەند لە هەرێمی کوردستانە توانیوانە ئەو بابەتانەی یاخود ئەو مێژووی کە هەمان لە سەبارەت بە خوێندنگاکانمان سەبارەت بە قوتابخانەکانمان تەنانەت زانکۆپی مانگەکانیشمان هەوڵماندا بێت بە دۆکۆمنتی بکەین. سەرەتا بەناوی خۆی بەخشندا درود و سڵاو بۆ ڕۆحیانەتی هەموو ئەو مامۆستانەی کە ئێمەیان پێگەیاندووە و درود و سڵاو بۆ ڕۆحیانەتی هەموو ئەو کەسانش کە وەفاتیان کردووە لە ژیانە نەماون لەم قوتابخانە و لەم شارەیە خزمەتیان کردووە دەستی ڕێز و نەوازەگرین بە سنگمانەوە لە ئاست ئەو کەسانی کە لەم بەرهەمەی منە و ماندوو بوون ئەرکێکی زۆریان کێشاوە و لەم قوتابخانەیەشە خەباتێکی باشیان کردووە بە دیکۆمنتکردنی قوتابخانەکانی سەر بە پەروەردەی سلێمانی ئەرکی سەرشانی هەموو تاکێکە و هاوکاریکردنی ئەو کەسانش ئێمە بەرزە نرخێنین قوتابخانەی ئەیوبیا کاتێکە دەسەڵاتی حکوومەتی عوسمانی لە سلێمانیا نەما و دەسەڵاتی شێخ مەحموود بە شێوازێکی فراوان لە سلێمانیا هەبوو بەڵام پاشاگەردانیەک لە ڕووی ئیدارەکردنی سلێمانیەوە هەبوو کەس نازانێت چۆن دەست پێ بکات سلێمانی کۆمەڵی خەڵکی تیا بوون بەدەر لە حوجرەکان و مزگەوتەکان خزمەتێکیانەکە و خواجەفەنی نەجمەدین مەلا برایم زێوەر بێکەس ئەمانە لەسەر ئەرکی خۆیان قوتابخانەیەکی ئەهلی ئێستا مناڵانە فێری خوێندەواریە کرد بەڵام کە حکوومەتی عێراقی دامەزە لە 1921 بەدواوە حکوومەتی عێراقیەکێک لەو هەنگاوانەی کە نای لەسەر دەستی مێجەرسۆنە توانی چاپخانە بێنێتە سلێمانی و گۆڕانکاریەک و ڕەوتێکی بەهێز با بە سلێمانی لەگەڵ هەموو کارە جوانەکانی و کۆمەڵە کاریشی ئێمە زیاتر باسی جوانەکانیەکەین کارێکتیان ئەو بووکەوە هەوڵیدا لە سلێمانیا شارەوانی دروست بێت بەدەر لەوە پەروەردە دروست بێ مەعاریفیان پێ ئەو کات معاریف دروست ببێت بۆ ئەوەی ئەم خەڵکە تر چی لە خوێنەواری لە نەخوێنەواری ڕزگاریان بێت چونکە دەست بەدی مەلاڵێت ئەوەی کەوا مرۆڤەکان جیا ئەکاتەوە لە ئامۆزین دەوەڕەکانی تەنها خوێندەواریە بۆیە میجەرسۆن لە ڕوانگەی ئەم قسانەوە توانی قوتابخانەیەک بکاتەوە بە ناوی ئەو کاتە قوتابخانەی سلێمانی ئولایان پێوت لە شوێنی بازاری عەسری ئێستا کە پێش وەخت قوتابخانەی ڕشدیە بوو کە قوتابخانەی ڕشدیە نەما هەوڵدرا قوتابخانەیەک دابنرێت ئەترەوە بوو سلێمانی ئولایان ناونە ئەو کات لە کەرکووکەوە سلێمانی بەشێک بوو لە کەرکووک لەوێەوە مامۆستا و سەرپەرشتار و ئەم شتانەی بۆ دەهات بەڵام دوایی کە سەیریان کرد ئەمە چۆن ئەڵێت تینوێتی شاری ناشکان و قوتابێکی زۆر هەبوو بۆیە هەوڵدراکەوە قوتابخانەی تریش بکرێتەوە بە ناوی سلێمانی سانیە سلێمانی دووهەم باوڵین ئەتر چەند ساڵێک ئەمە بەردەوام بوو یەکەم مامۆستا زێوەر بوو لەگەڵ چەند مامۆستایەکی دڵسۆزی ترە ئەو کات لە شوێنی مەیانی ماستەکەی ئێستا لە بینایەکی کریا بوو دوایی هاتە سەرەوەی کەوا ناونرا بە قوتابخانەی ئەیوبیا خۆشبەختانە لەو کاتەوە تا ئێستا قوتابخانەی ئەیوبیا ناوەکەی هەرماوە بەڵام پاشان قوتابخانەی سلێمانی ئولا بوو بە فەیسەڵیە بە ناوی مەلیک فەیسەڵەوە پاشان گۆڕانکاری بەسەرا هاتە شوێنەکەی بڵێن کرا بە بازاڕ و دوکان و ئێستا مەکتەبی پێشکەوتنە قوتابخانەی ئەیوبیا لە 1925ەوە قوتابخانەیە. بەڵێ مامۆستا ئەمەوێت بزانم لەم کتێبەدا زیاتر ئاماژە دۆچی بەڵێ خۆی کاتێک کە تۆ بە مێژووی شارە شۆڕە بیتەوە کۆمەڵێ کەسایەتی خزمەتی ئەم شاریان کردووە ئێمەش لە ڕوانگەی ئەو خزمەتەوە هۆڵمان ناوە لە بواری پەروەردەیە لە بواری مەعاریفی ئەو کاتەیە ئیشەکان بکەین ئێمە بەڕێز مامۆستا ئاواز لەگەڵ مامۆستا شیروان
کە هاوکارێکی باشم بوون لەم ئەوان هاوکاری تۆن لە باشیفکردنی بەڵێ مامۆستای قوتابخانەکە بوون بەدەر لەوەش مامۆستا سۆزان و مامۆستا نەزووە کۆمەڵی مامۆسای تر کە لە قوتابخانەکەی بوون لەسەر و هەمووشیان لە مامۆستا دڵشاد کە ئێستا بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانیە هەوڵێکی باشیدا بووی ئەم کتێبە چاپ بکرێت و کە چاپ کرا بگاتە قوتابخانەکان لێرەیە ئەتوان ئەمێ دەستخۆشی لە هەموو کەسانە بکەم کە لەگەڵ ماماندوو بوون ئتر دووریان نزیک هەج مامۆستایەک بێت قوتابیەک هەر کەسێک بێت چونکە کتێبێکی ئاوا بە تەنها کەسێک تۆزێک قورسە ئەم کتێبە خۆی بینیوەتەوە لە مێژووی قوتابخانەی ئەیوبیە کە باز لە چی ئەکات سەرەتا من پێشەکیەکم وەرگرتۆ لەسەر ژیانی زێوەر و پاشان ئەو بەڕێوەبەرانی کە لە 1925ەوە حتا ئێستا بەڕێوەبەر بوون ناویان و لەدایکبوونیان و کارەکەیان و کەی دەستیان پێ کەی کۆتایان پێهێناوە بەدەر لەو مامۆستاکان کە ڕێژەیەکی یەکجار زۆر مامۆستا لەم قوتابخانەیە دەوامیان کردووە ئەگەرچی ئەو ساڵانە وەکو ئێستا مامۆستان وان نەبوو ئەگەر تەنها شارەزایەکی باشی هەبوو دەورەیەکیان پێ ئەبینی و بڕۆ مامۆستا بە قوتابیانی ئێرە بە زۆری ڕێژێکی زۆری جوولەکە بوون قوتابخانەی ئەوی بە حکمی لە خوار شارەوە بووە ڕێژەیەکی کەمتری مسلمانەکان بوون ڕێژەیەکی کەمتریشی مەسیحەکان بوون قوتابخانەی ئەو کاتە کۆمەڵی قوتابی هەژاری تا بووە وەکو ئێستا نەبوو قوتابی شیک بێت و مامۆستا شیک بێت و ئەمانە لەگەڵ ئەوەشە خوێندن و خوێنەواری بە پرۆگرامێکی پتە و بەهێزەوە خوێندن دەستی پێکردبوو. باشە مامۆستا ئەم زانیاریە وردانی کە جەنابە ئاماژی پێیەکی ڕاستەخۆ دەکات کە ئەگەر کەسێک کەسانی گوێبیستمان بن ڕاستەخۆ دەکات کە ئەم کتێبە بخوێنێتەوە بەڵام من دەمێ بزانم ئەم زانیاریە وردانتان چۆن دەستکەوتووە چۆن توانیوتانە کۆی زانیاریەکان بەڵێ خۆی لە دوو سەرچاوە ئێمە توانین بۆ ئەم کارەکە شتێکی بەڵگەییە یەکەمیان ئەو تۆمارانەی کە تا ئێستا خۆشبەختانە لە قوتابخانەکە ماوەتەوە دووەمیشان تۆماری ئەو کەسانی کە تا ئێستا بڵێن لە قوتابخانەکە یا قوتابی بوون یا مامۆستا بوون یا کەسی مامۆستاکە کەوتێتی ئێمە لە قوتابخانەکە باوکمان مامۆستا بووە ئەتر خۆشبەختانە ئەو تۆمارانەی کە لە قوتابخانەکە ئەمە بەڵگەی یەکەم بۆ کە ئێمە پشتمان پێبەستووە توانیمانە لەو بەڵگانەوە بۆ نمونە یەکەم بەڵگە کە سەرپەرشتیار ئەو کاتە مستەفا مەزهەر بووە هاتووەتە سلێمانی وەکو سەرپەرشتە وەکو مشریف وەکو مفەتیش با بڵێ ئیشرافی مەکتەبەکەی کردو کۆمەڵی زانیاریش ئەو سەرپەرشتیارانی دوای ئەو هاتون لە تۆمارە نووسیوانە ژماری قوتابی چەنە بووە ئەو کاتە کزنەی خوێندووە ژماری قوتابی چەنە بووە پۆلی یەک چەنەی بوو پۆلی دوو چەنەی هەبوو ئەتر لەگەڵ فراوانبوونی شارە پۆلەکان زیایی کردووە ئەتر دوای ئەوەش لەولا قوتابخانەی غازی کراوەتەوە قوتابخانەی خالیدیە کراوەتەوە و مەلیکە عالیە کراوەتەوە وەکو کچان کە ئیشی کردووە و بەڵام تر مەکتەبی ئەیوبیە پێگەیەکی تایبەتی خۆی هەبووە و بەدەر لەوەش ئێستا چەندین کەسایەتی لە سلێمانیە دەرچی ئەو قوتابخانەیە بەڵێ ئەو کەسایەتیانە کێن مامۆستا ئەتوانی بڵێن دکتۆر بەرهەمیشێک بۆ لەوانە حکمەت هیندیەکێکە لەوان ئەکتەرە لێرەوە ڕێز و خۆشەویستین بۆ هەمویان ئەحمەد سالارێکێک بۆ لەوانە مەلا یاسینێک بۆ لەوانە کۆمەڵی کەسایەتی تر کە ئێستا خزمەتی شارەکەن هەم لە پزیشک و هەم لە دەسەڵاتدار و هەم لە کەسی بازرگان و ئەمانەش هەمووی هەر دەرچوی ئەو قوتابخانەیە بوون چونکە ئەو قوتابخانەیە ڕۆڵێکی زۆر باشی بینیوە لە پێگەیاندنی مناڵانە بەدەر لەوەش ئەم قوتابخانەیە هەڵکەوتەی شوێنەکەی وەها بووە ڕێژەیەکی زۆر ئەو خەڵکی کە تیای بە وەرزشەوان بوون یعنی حەزیان لە ڕاضە بووە چ لە مامۆستا چ لە قوتابیش ئێمە چەندین کەسایەتیمان هەبووە کە لەسەر ئاستی قوتابخانەکانی سلێمانیە و لەسەر ئاستی سلێمانیە یەکەم بووە دوای ئەم کەسە بەڕێزە وەکو بەڕێز مامۆستا عوسمان کە ئێستا وەفاتی کردو بەداخەوە یەکێک بوو لەو یاریزانانەی کە لەسەر ئاستی عێراق یەکەمی هێناوە هەم لە ڕووی جوملاسیکە کۆمەڵی خەڵکی باشی تیا بووە هەم لە ڕووی فوتبۆڵەوە هەم لە ڕووی کۆمەڵە شتەوە ئەتە قوتابیەکانیشی زیرەک بوون لێهاتوو بوون مامۆستاکانیشی بە گوڕوتینێکی باشەوە ئیشان لەم قوتابخانەیە قوتابیان واتە بڵێن لەو قوتابخانەدا بەیەخی زۆر بە وەرزش درراوە واتە هیچ یانەیەکیان بۆ کراوەتەوە لەو سەردەمەدا یاخۆت لە ڕێگەی ئەم قوتابخانە و یاریزانی باش هەڵکەوتووە ئەو کاتی یاریزانی باشیان پێ هەڵکەوتووە وەکو ئاماژەماندیە مامۆستا دەمەوێت بزانم بەدەر لە قوتابخانەی ئەیوبیا چه خوێندنگە و قوتابخانەیەکی تر هەوڵ دراوە کە بە دۆکۆمنت کرێ بابەت و زانیاریەکانی یاخود لە هەوڵدا بن بۆ ئەم بابەتە
قوتابخانەی فەیسەڵیە مامۆستا بەختیار کوڕی مامۆستا جەلال کە مامۆستا جەلال ڕۆڵێکی باشی هەبوو لە مەکتەبی فەیسەڵیە و گرنگی باشیشی دابوو هەم بە ناوی قوتابیەکان و هەم بە چالاکیەکانی قوتابخانە و ئەو کاتەش مەلیک فەیسەڵ کە هات بۆ سلێمانی سەردانی ئەو قوتابخانەی کرد کۆمەڵێشتی جوانی کۆ کردەوە مامۆستا بەختیار توانی لە دووتێی کتێبێکە چاپی بکە بە ناوی قوتابخانەی فەیسەڵیەوە ئێستا وەزە مامۆستا جەمال لۆلۆ درێژە پەدەری ئەو ئیشەیە بەتەواوە فراوانتری بکات بەدەر لەوەش پیشەسازی سلێمانی سناعی سلێمانیەکێکە لەو مەکتەبانی کە لەسەر ئاستی عێراق لە کاتی مەلیکە دووهەم سناعە بوو خوێندکارێکی زۆری پێگیان و توانی ڕۆڵێکی باشش بێنە بەرەو پێشبردننی سلێمانی و عێراقیشە کە بەسرە و سلێمانی تەنها بۆی دەرچوو بوو ئەمەش دەستخۆشیان لێکم توانیانە کتێبێکی جوان بۆ ئەوێش بنووسن بەدەر لەوەش لە 2011 بوو ڕێکخراوی مامەیارە کۆمپانیا وەزە مامەیارە بوو هەستا بە هەموو قوتابخانەکان وێنی ئەو ساڵی مامۆسا و قوتابیان یەنگەتو لە شێوەی نامیلکیەکە دەیدایە بە قوتابیەکان و بە مامۆساکان من ئەم کۆمەڵە هەوڵانم بینیوە خۆشبەختانە ئەمەش یەکێکە لەو هەوڵانی کە بتوانین لە درێژەی تەمەنی قوتابخانەکانە کارێکی بۆ بکەین ئەگەر چی مامۆستا ئەحمەد حوسێن مامۆستا بوو لە گۆڤاری سلێمانی ئەویش کۆمەڵی قوتابخانەی کۆنی سلێمانی بەسەر کردەوە لە گۆڤاری سلێمانی بڵاوی کردەوە بەڵام ئێمە حەزمانەکە ئەو قوتابخانانەوە ئەو قوتابخانەی کە ئێستاش هەیە کارێکی باشتری وەکو کتێبی بۆ بکرێت بە ئاواتی ئەوەش کە من ئەمە یەکەم کارم نەبێت لەو بواریا و کاری تریش ئێستاوی کەوا لە بەرنامە قوتابخانەی شەید کەمال کوردیە بە تەمام ئیشی بۆ بکەم لەگەڵ چەند قوتابخانەی ترا وەکو گەلاوێش و خالیدی ئەمانە کۆن لە سلێمانیە ئەمانە ئەرکێکی زۆری ئەوێت بەڵام بەرهەمێکی جوانەوی بۆ شارەکەمان بیرۆکەی بە ئەرشیفکردنی یاخۆ دۆکۆمنتکردنی ئەمێژووی قوتابخانەکان لە چیەوە سەرچاوی گرتووە لە ئێوە خۆی سەری مێژووی هەج شارێک هەج وڵاتێک ئەەکەیت کۆمەڵێشتی جوانی هەیە کاتێک کە تۆ چیتە ئەو شارەوە نازانین لە چیەوە دەست پێ بکەیت بەڵام کە کوڕاسەیەک یا کتێبێکی ئەو شوێنت نییە تۆ یەکسەر لەبەر چاوتە کرانەوەیکی جوان ئەبێت ئەمەش هۆکارێ بۆی کا ئەگەر کەسێک هاتە سلێمانی بڵێ مەکتەبەکاتان لە چۆ دەستی پێکرد و چۆن هەبووە ئەمە لەبەر دەستا بێت ئەگەر چی ئێستا مۆزەخانەی سلێمانی بەتەمان لە قوتابخانەی سورکیەوە ئیشێکی بۆ بکرێت بەڵام هەر لە ئاستێکی هێواشایە بۆی ئەو کەسانی کە هاتنە شارەکەمانەوە هاتنە ناو پرۆسی پەروەردەوە بڵین ئەمە قوتابخانەکانمانە تەنها ئەرشیفکردنی کەسایەتی نەبێ و مێژوویەکی گشتگیر نەبێت مێژۆگە شۆڕ بێتەوە هەم بۆ قوتابخانەکان هەم بۆ باخچەکان هەم بۆ ئەو شوێنانی کە خزمەتێکی باشە لە ڕابردووە کردووە باشە بیرۆکەکەی کێ بوو کوێستا پرسیاری کرد مامۆستا بیرۆکەی توانم زیاتر بڵێم خۆم وەکو خزمەتێک ئەو کاتێک کە مامۆستا بم لە قوتابخانەی هەم دەرەوەی شار و ناوشاریش ساڵانە ئەو قوتابیانەی کەوانم پێ ئەوتنەوە لەسەر قادرمەکانی مەکتەب وێنەی هەمیانە مەگرت و لە پشتی وێنەکە ناوکانم ئەنووسی بە حکمی من چەند جارێک لە مێژووی شاری سلێمانەیە ئەکرەمی ساڵحی ڕەشە یەکێک بوو لە داینەمۆی کارەکانی من کە هەستا بە ئەرشیفکردنی شاری سلێمانی بۆیە ئیتر ئەو بیرۆکەی ئەو وەرگرت کە ئەمە شۆڕکەمەوە بۆ ناو قوتابخانەکانیش خۆشبەختانەش ئیتر من لەم ڕۆژانەیە قوتابیەکەم لە دەرچوو بوو ڕسمێکی ئەخی ڕۆژی خۆی گرتە بوو میشە لە فەیسبووکە ڕسمێکی یەکەم ساڵیم بۆی کە لە قوتابخانە بوو بۆم ناردەوە یعنی یەکەم ساڵ و ئەخیر ساڵی شتێکی زۆر جوان بوو ئەمە ئەرشیفکردنە ئێمە با تەنها لە تەمەنی کەسەکانە نەبێت بۆ نمونە کەسێک هەڵەسێ ژیانی خۆی نووسێتەوە ئێستا لەو مای هەکبەی شارباژێر دەرچوو ئیشێکی جوان بوو کرا بۆ ناوچەی شارباژێر و سلێمانی و ئاواتە خوازم بۆ هەموو شوێنەکانیش بۆ هەموو دێهاتەکانیش بۆ هەموو قوتابخانەکانیش ئەم ئیشە جوانانە بکرێت چونکە ئەمە ئەبێتە مایی مانەوەی ئەو شوێنە دیارە ئەمی کە باس کردێتتر هەوڵێکی تاکە کەسی بوو لەلایەن کەسایەتی جیاوازەکانەوە وەکو بەڕێستان چ هەوڵێکێ لەسەر ئاستی باڵا واتە لەسەر ئاستی پەروەردە بۆ ئەوەی ئەرشیفی قوتابخانەکان بمێننەوە تۆ کە شتێکت هەبوو خاوەنی بیرۆکەیەک بووی ڕەنگە کۆمەڵی خەڵک هەبێت دەستگیرۆیت بکە و هاوکاری بکات ئەگەرچی شێوازێکی کەمیش بێت ئێمە وەکو پەروەردەی سلێمانی زۆر دەستخۆشیان لێکن کە توانیوانە هاوکارێکی باشمان من لە ڕووی مادیەوە چونکە تو ئەم کتێبە با چاپیشی بکەیت ئەگەر چی ئێستا من دیزاین و تایپکردن و کۆمەڵی وردەکاری ئەم کتێبە بە دۆداچوون و گەڕان و کۆکردنەوە لەسەر شانی خۆم بووە بەڵام هەر ئاواتم بووە هەروەکو ئاواتیش کە قوتابخانەکانیش ئەم بیرۆکیان لەلا دروست بێت کاتێک ئەچێتە مەکتەبەکانەوە سوودێکی باشی بنێن بەڵام بەداخەوە ئێستا وەکو دەستگای ڕۆشنبیری سلێمانی با بڵێن وەزارەتی ڕۆشنبیری حەقە ئاوڕێک لەم شتانە باتەوە یا بڵێن بەرە وەزارەتی پەروەردەی خۆمان کە چەند کەسێک
دەستنیشان بکە کە هەستن بەم ئیشە چونکە ئەمەیە دوایی نەمریەکەم بۆ مامۆستاکان و بۆ قوتابیەکان و بۆ شارەکەش دروست دەکات. باشە مامۆستا دەزانین کە بابەتێک کە ئەنجام دەدرێت لە تەواوی جیهاندا وایە هەر کارێک کە بۆ خزمەتی کۆمەڵگە بێت بۆ تەواوی هاوڵاتیان بێت هاوکاری جیاوازی دەکرێت لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە حکوومەت بێت لەو بوار و لەو ئاستەیە سەر بە چ وەزارەتێک بێت ئێوە لە بەرهێنانی کتێبێکی لەم جۆرەیە کێ هاوکاری کردوون لەلایەنە پەیوەندیدارەکان؟ بەڵێ وەکو باسم کرد ئێمە ئیشەکە پرۆژەکەمان کە تەواو کرد مامۆستا ئاواز دەستی خۆش بێت کێکی لە هاوکارەکانم لەسەر ئەرکی خۆی 100 نوسخەمان چاپ کرد. ئەم 100 نوسخەیە کە بڵاو کرایەوە کۆمەڵی خەڵک بینیان یەکێک لەوانە دەسەڵاتدارانی پەروەردە بوو. ئەگەرچی ئێستا دکتۆر بەرهەم لەگەڵ مامۆستا شەوکەتا بە تەمای سەردانێکی بکەین و هەمووکو هەدیەک پێشکەشی بکرێت و هەموو کۆی بزانین چیترمان بوو ئەکە لە داهاتوو بتوانین کاری زیاتر بکەین چونکە بەحەقەت نووسەران و خاوەن بیرۆکان ئەگەر دەستگیرۆیی نەکرێن پاش ماوەیەک ئەو شتەش کۆتاییەت ئەتر ئەوە بۆ چاپی یەکەمان کە بڵاو کردەوە مامۆستا دڵشاد دەستی خۆش بێت وتی با بۆ قوتابخانەکانیش بێت ئەتر ئەوە بوو من کەوتم ئەمە بێ با فراوانتری کەین ئەوە بوو کارێکی جوانترمان بۆ کرد فراوانترمان کە هەندێک لە مامۆستاش نەمانزانی بوو پێیمان پێ نەبردبوو و هەندێک لەو قوتابیانش کە خاوەنی بیرۆکۆشتی جوان بوو لە ناو قوتابخانەکە ئەوانشمان بۆ زیاد کرد بەدەر لەوەش قوتابیانی پار لە پۆلی یەکەوە تا پۆلی 6 کە 8 پۆل بوون لەگەڵ فەرمانبەران و مامۆستایانی تازە و ئەمانشمان بۆ زیاد کرد و شتێکی جوانمان بۆ کرد. ماندوو نەبن مامۆستا یعنی هەوڵەکەتان کارەکەتان ماندوێتی پێوە دیارە هەوڵێکی زۆر جوانە هیوادارین کە هەوڵی هاوشێوە هەبێت بەڵام بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان من پێم خۆشە لە کۆتاییدا دەرفەتیەوە بم بەجەنابێت کە وتەیەکی خۆت لە کۆتاییە ئاراستە بکە یاخود پرسیارێک گەر ئێمە لایەتمان چوو بێ جەنابێت پێت خۆش بێت لەسەر بابەتێکی دیاریکراوە. من زۆر سپاسی هەموو لاکارنەکەم دەستان خۆش بێت ئەمەش هاندانێکی جوانە بۆ من و بۆ نووسەرانی تریش کە بتوانین کاری جوانتر بکەین ئێمە بە ئێوە جوانین هەمومان بە لەناو ئەم شارە بەیەکترەوە جوانین دوور بکەوینەوە لەو شتانی کە کاڵمانەکاتەوە خاومانەکاتەوە هەموو کاتێک هاان بین بەرەو پێشەوە بڕن ئەم پێشکەوتنەوەمان لێکا کە خزمەتی زیاتر بکەین و لە کۆتاییشە زۆر سپاسی هەموو کەسانەکەم بە بەڕێز شتانەوە کە هاوکاری من بوو ئەم کتێبە. ئێمەش زۆر سپاسی تۆکەین هەم بۆ بەرهێنانی بابەتێکی لەم جۆرە و کتێبێکی لەم جۆرە و ئەم زانیاریانەی کە خستوتانتە بەردەستی ئێمە و تەواوی هاوڵاتیان و بۆ ئامادەبوونی مامۆستا لەم تەوری بەیانی باش کوردستاندا سپاس بۆ مامۆستا ئاواتەبوو بەکرد سەرپەرشتیاری پەروەردەیی کە لە تەوریەکەین